جارێکێکە هاتینەوە ئەم جارە نەمامانەوێ بە تێروتە سەرتر بەسی حەلی بڵێن هاوکێشەیە بکەین کە ڕێگە حەلێکی ئاسایی نییە بتوانین ڕوتەکانی بدۆسینەوە یان ڕیشەکانی بدۆسینەوە بۆ نمونە ئەم فانکشنە سیرکەن x - 2 ساینی x توان 2 ئەمەگە یەکسان بێ بە سفر ڕوتەکانی چین یەکێ لە ڕێگەکانەوەیە کە ئێمە بین ڕسمی بکەین یعنی کە ڕسمیەکەین بۆ بزانێکین حدودەن لەکوایە ڕسمیەکەین تماشاکە ئەگەر ئەمە تەوەری x بێ ئەمە تەوەری y بێ ئەمە fx بێ کە ڕسمەکەی تماشاکەی لە دوو شوێنە تەوەری x بڕیوە دوو ڕووتی هەیە یعنی ئەگەر لێرەوە گە سەیریکەین ئەم ڕوتانە لە بینی ماینس نیو هەتا نیوان ینی مثلەن ئەمەیتریان لە ڕوتێ لە بینی ماینس نیوە تا سفر و دەترشی لە سفرەوە هەتا ماینس هەتا نیو من دوو ڕوتێکا کەونە ئەم دوو منتەقەوە ڕسمکردن بە مەترە زۆر ئاسانە من لێرە عەقم نییە بەسەریەوە بەس زۆر ئاسانە وەتوانین ینی بە ڕسمکردنەوە ڕووینە بدۆزینەوە بەڵام دەقیقەن چۆنە دۆزرێتەوە دەقیقەن تۆ کە پرۆگرامتەوێ هەر بۆ مەتلەبە بە دەقیقیش ینی نەک دەقیق بەڵامی تر بە دیقەیەکی زۆرەوە دۆزرێتەوە بەڵام ئێمە ئێستامانەوێ بەدەست حەسێبی کرد بزانین ئەسڵەن هیچ شتێکمان لە بەردەستان نییە و ئەمانەوێ بەدەست شتەکەمان حەسێب بکەین یەکێ لە ڕێگەکان بایسێکشن مێتۆدە بایسێکشن مێتۆد خۆی دیارە ینی تۆ ئەزانی ڕوتێکە هەیە بۆ fx1 ئەزانی ڕوتێکت هەیە ئەکەوێتە نێوان ئەم ئینتەرڤاڵەوە a بۆ p چۆن ئەزانی ئەکەوێتە ئەوێ زۆر ئاسانە ئەگەر fa کەڕەتی f بکەی حتمما بچووکترە لە سفر بۆچی ئەگەر تۆ سەیرە ئێرە بکەی بڵێن ئەم کێرڤە سەیرم کێرڤە بکە ئەمە ڕوتەکەت نییە لێرە ئەمە ڕوتێکە باشە ئەم دیوی ئەم ڕوتە fx ناقسە ئەو دیوی زائیدە ئەم ڕوتی تریان باکسەوەیە ئەم دیوی زائیدە ئەم دیوی ناقچەکەوێتە سەر و تەوەری ئەکەوێتە سەر و خاڵی سفرەوە fxەکە کەوا بوو fx لێرە هەر چەندێ بێ کەڕەتی fx لێرە هەر چەندێ بێ بکەی ئەوێ بە ژمارەیەکی ناقص لەمەیشان بێ بە هەرەبێ بە ژمارەیەکی ناقص بەڵام تۆ لێرەوە تا ئێرا گرتووی حەسێبەکەی نا تو لێرە دوو ڕوتی تێکەوێت چونکە چونکە دوو ڕوتی تێکەوێت هەردووکی ئەکاتە پۆزیتیڤە چونکە ئەمان نەگەتیڤە میشان نەگەتیڤە لێرە کە هیچ ڕوتێکی تیان نییە هەردووکی نەگەتیڤە دووبارە لێرەشە کە هیچ ڕوتێک نابینی ئەم خاڵە بۆ ئەم خاڵە لێرە ڕوتێکی عفو لێرە ڕوتێکی ئێمە علاقەتە ئێمە سێ ڕوتی هەیە ئەمە ڕوتێ ئەوە ڕوتێ ئەوە سێ ڕوتی هەیە بەس لێرەوە تا ئێرە بچەنە لێرەوە سیرکە لەم منتەقە هیچ ڕوتێک نییە ینی ئەم بەر و ئەو بەرکە لە یەکە کەڕەتکەی هەر پۆزیتیڤەکە کەوا بوو ینی ئێستاکانی مازانین حتمما ڕوتێک لە بینی ئەو ئینتەرڤاڵە هەیە حتمما ڕوتێکەیە مینیمەم ڕوتێکەیە لە دوو لەوانێ سێ ڕوتیشا بێ ینی ڕوتەکان حتمما ئینن ژمارەیەکی تاکە زوود نییە ئێستا سەیری ئێرە بکەین بزانین چۆن دۆزرێتەوە ئێمە ببین ئەم ئینتەرڤاڵە تا ئەتوانین بچوو بکەینەوە ینی مەسەلەن ئێمە زانین لە بینیم دوانە ڕوتێ هەیە بەڵام ئەزانین لە ئا گەورەترە لە بی بچووکترە بەسەکەوێتی کووە باشە دێن خاڵی وەسەد وەرەگرین خاڵی وەسەد هەر چیە بێ A و B پێکەوە کۆکەرەوە دابەشی دووکەوێ بە خاڵی وەسەد ئێستاکانە دووبارە دین هەمان تێستەکەینەوە ئایا FA کەڕەتی FC ئەگەر پۆزیتیڤ بوو کەوابوو ڕوتەکە لە بینی سیایە تا B بەڵام ئەگەر نگەتیڤ بوو کەوابوو لە بینی ئەیە تا C ئێستاکانە فەرزکەین کەوتە بینی A بۆ سیەوە ئەم جاردین چیەکەین ئێتر سی بۆ بی فڕێدەین لە بینی A بۆ C جارێکی کە A و C پێکەوە کۆکەینەوە دابەشی دوویەکەین هەمان تێست دووباراکەینەوە هەمان مێتۆد دووباراکەینەوە و ئەوە ئەهێنین ئەوە بهینەکەین لە کۆتاییە ئەبێ بە ئیتر بڵێن
ئینتەرڤاڵەکەمان زۆر بچووکە بێتەوە. باشەکە لە متۆدی نومەریکال ئەمە قەت ناگەین بە ئەو ئەمانەوێ، بەڵام ئەتوانین حتا ئەکرێ خۆمانی پێ نزیک بکەینەوە. طبعاً ئێمە ئەم کارە بەگە بەدەست بیکەین یان بە کۆمپیوتەر بکەین ئەبێت تا شوێنێ بڕۆین، تا کوێ بڕۆین ئێمە خۆمان دێین حەدێ دانین، مەسەڵەن ئەڵێین دەتوان -5 بێ، ینی جیاوازی ئەو دوو ژمارە، ینی ئەوەنە ڕوتینەکە بچووکەکەینەوە کە جیاوازی ژمارەی دوایی لەگەڵ ژمارەی پێشووە مەسەڵەن دەتوان -5 بێ، ینی ئەوەنە نزیک بن تا ئەوێ ئیدامی بدەن. بەم شێوازەیە ماتوانین بڵێن ڕوتەکەمان بدۆزینەوە. بەس سەرنج بدەن هەموو هینێک بایسکشنێک ئێرۆرێکی تیا، ئێرۆرەکەیش بم شێوەزار دەجرێتەوە. یعنی کە تۆ مەرزگە ژمارەکەمان مثلەن 10 جارم کارەمان کرد، 10 جار ئەم بایسکشنەمان دووبارە کردەوە، ئەمە ژمارەی هینەکانە، ئەو کات ئێرۆرەکەی ئەکاتە ئەمە b - a دابەشی 2 توانی n، یعنی ئەگە مەسەڵەن b 1 بێ، بڵێن b 1 بێ a b 2 بێ a 1 بێ b - 2 کاتە 1 وایە دابەشی 2 توانی n مەفەرزکە 10 جار کردومانە، ئەو کات هینەکەمانە کاتە 1 لەسەر 2 توانی 10 2 توانی 10 دەتوانین حەسێ بکەین کاتە ئەوە ئێرۆرەکەمانە دۆزینەوە کاتە ژمارەیەکی. ئەگەر بمانەوێت بە ئالگۆریتمێ ئەمە پیشان بدەین، ئەلگۆریتم سربەخۆ لە بڵێن پرۆگرام شێوازی کارکردنی بڵێن کۆمپیوتەرەکەمان پێڵێ، ئێتر تۆ هەر زمانێ بەکاربێنی فەرق ناکە. تی چیەکەی ئەڵێ ئامارکە ئەمە بکە c یەکسانە بە a زائد b دابەشی 2 باشە ئەوەمان کە کرد ئەم جاردین چیەکەین f a کارەتی f c یەکەین، ئەگەر بچووکتر لە سفر بوو ئەو کاتێ b بکە بە c، ئیتر یانی ئەڵێ c بۆ b فڕێ بە ئینتەرڤاڵەکە لە c بۆ b فڕێ بە b بکە بە c. ئۆکەی ئەگەر وانە بوو ئینتەرڤاڵەکە لە a بۆ c فڕێ بە a بکە بە c، دوارەکە بچووکە بێتەوە. تا کەی ئەم کاراکەی هەتا وەکو یەکی ئا لەمانە بگی بە یەکێ لەم قۆناغانە C1 C2 C3 ئەمانە خۆت دادناوە، یان ئێرۆرەکەمان ئەوەندە بێ باشاکە b - a توانی 2 توانی بڵێن ئێرۆرەکەمان ببێ بە ژمارەیە کە خۆمان پێشتر دیاریمان کردووە، یان بڵێن ئەمیشار تقریبەن هەر شتێکە وەکو ئەوەی سەرەوە، ئیتر بڵێن ئەمە خۆمان دیاریەکەین کە ئایا C1 بێ C2 بێ یان C3 بێ، هەموو ئەمەگەڕێتەوە سەر ئەوە کە ئێرۆرەکەمان، یعنی بڵێن جیاوازی ژمارەی ئەو ژمارەی کە لە کۆتاییە هەڵیەگرین لەگەڵ ژمارەی پێشووە ئەوێ چەندێ بێ. ئەوە هەمووی بەو هینەیە تەبعاً بە 3 دانە دەربڕینی جیاوازەوە. ئۆکەی ئێستا بە میسالێک بینە سەر هینەکە، مەسەلەن ئەڵێن ئەم میسالە f(x) یەکسانە بە 3x پلاس ساینی x ماینەس e توانی x یەکسانە بە 0، ئەکسەکانمان چەندێکە. تەبعاً ئەمە لێرە یەکەم کارکەیەکەین ئەمە نازانین کوێرین چۆن چ خەبەرە، ئەتوانین ئەم کێرڤەکەی ڕەسمکەین. کێرڤەکە چۆن ڕەسمەکەین؟ شێوازێکی ڕەسمکردنی کێرڤتانێوە هەر لە کۆنەوە ئازانن، ساینی x ماینەس e توانی x چۆن ڕەسمەکرێ، تەوانە بێت داتاشراوەکەی حەسێ بکەی یەکسانیکەی بە 0 لەبێوە ماکزیمۆم و مینیمۆمەکان بدۆزیتەوە و ئەمانە. ڕێگەیەکی تریشی ئەوەیە کە تۆ ژمارەی بیتێ، یعنی ئەنوای ژمارەی بیتێ ئەتر بەرەبەرە دیتە دەستە ئەبێ ڕەسمەکەی چۆن بێ. ئێستا ئەگەر سیر بکەن لێرە ئەمە ڕەسمەکەمانە، ئەمە ڕەسمەکەمانە تماشاکەین دوو ڕووتی هەیە، بەڵام ئێمە یەک لە ڕوتەکان دەتوانین هەرکی بدۆزینەوە، ڕوتێکی لە بینی 0 بۆ نیو، ڕوتێکیشی لە بینی 1.5 بۆ 2 بینە. ئێمە جارە فعلەن ئەمەیانە دۆزینەوە، ئەوە تریش هەر بۆ ڕێگەیان دۆزێتەوە هیچ فەرقی نییە، بەڵام بۆ ئەم بە دەستیش حەسێبیەکەین بزانێکین چۆنە. تماشاکە
ئێتەرێشێنی یەکەم وتمان ڕوتەکەمان دەکەوێتە بینی 0 و 9 ئۆکێ 0.25 حەسێ بکەین باشە FA کەرەتی FAC ئەبێ بە زائید کەوا بوو ئەمەیان سفر FA هەرچەندێکەکە حەسێ بێکین باشەکە FA لێرە دابنێ FA سفرە بیتوانی سفرە کاتێ یەک ساینی یەکیش ئەکاتە سفر سێکسیش ئەکاتە سفر وایە ئەویان کەوابوو ئەکاتە ماینەس یەک ئێستاکانی سی ئەکاتە چەند سیەکەمان 0.25 ئەوێ دایبنین طبعا ئەوش ناقص احتمال زۆر ناقصەکە ناقص کەڕەتی ناقص ئەکاتە زائید کەوابوو ئەبێ چی دابنین ئەیەکەمان فڕێ بدەین لە جیاتی ئەیەکە سی دابنین ئۆکەی کەوابوو ئێستاکانی ڕوتەکەمان کە پێشتر لە بینی 0 و نیوە بوو کورد بووە بۆ چەند بووە نێوانی 0.25 و 0.9 ئەمە جارەتی کە دایانینەوە کەڕەتیەکەی FA کەڕەتی FAC ئەم جارە کاتە ناقص یعنی ڕوتەکەمان ئەکەوێتە بینی 0.25 و 0.9 جارێکی کە وەسەد حەسێ بەکەین دووبارە هەمان کارەکەم تەرەکەوتە ئەبێ بە پۆزیتیڤ ئەم لای فڕێدی ینی هەموو جارێ ئەبێ ئەم لاولاکە ئەنجام بین و دوای 6 جار ئەگەین بە باشاکە سیەکانە ڕیشەکانی ئێمە ئەنی ڕوتەکەی ئێمە سیەکەیە 0.25 بوو سەرەتا بوو بە 0.393 ئەمجا بوو بە 0.34 ئەمە بوو بە 0.367 ئەمجا بوو بە 0.354 ئەمجا بوو بە 0.3605 ئەمە ئەتوانی درێژەی بیت یەکجار درێژەی بیت بەڵام ئێتر ئێمە تا ئێرە حەسێ بەکەین وەروتەکەمان ئەکاتە 0.3605 ئێرۆرەکەمان چەندێکە تماشاکە 6 جار هاتووە ئەکاتە چەند ئەکاتە B0 بوو A0 بوو B نیو بوو ئەکاتە 0.5 ئافسەر دووەکەی وەرەگرین توانی دووتوان 6 جار هاتووین ئەکاتە 0.5 دابەشی 64 ئەوش ئەکاتە 0.0078 یعنی ئەمە ڕیش ڕوتەکەمانە بەم ئێرۆرەوە درێژێشی بێ بەس ینی بڵێن دەقیقترە بێ جوابەکە ئێوە ئەتوانن بۆ خۆتان ئەمە ئەم دوودانەی تر حەل بکەن هەر بە هەمان مێتۆد بە هەمان ڕێگە سەرەتا کێرڤیەکەی ئەمجار شوێنی یەکە لە ڕوتەکانە دۆزیتەوە نزیکترین ئینتەرواڵی بۆ دروستەکەی ئەمجا بە هەمان مێتۆد دێنی بەردەوامێکەی بە نیوە خۆی ناوەکەشی بایسەکشنە ینی بە کردنی بە نیوە هەر لە پەسەر نیوە بچووکەکەیتەوە تاگەیتە ینی بڵێن ئەو شوێنەی کە مەبەستە تۆزێکیکە دێنەوە بۆ دەرسەکانی بۆ مێتۆدەکانی تر